الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد، وأشهد أن محمدًا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. إيمان داراني خوشويست، داواکارم لخوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکا و طاعەت و عیبادەتمان لێ قبوڵ بکا و مانگی ڕەمەزان بکاتە مانگی خێر و خۆشی بۆ هەموو لایەکمان. بەڕێزان، دانیشتنی بەیانیانمان بە ئیزنی خوای پەروەردگار باسی گوناحە گەورەکانەکەین، يعني الكبائر. طبعا بەڕێزان، گوناحکردن و سەرپێچیکردنی خوای پەروەردگار دوو جۆری هەیە. جۆرێکیان کەبائیرە، يعني واتە گوناحی گەورەیە، جۆرێکیانیش سەغائیرە، لەمەمە، گوناحی بچووکە. گوناحە گەورەکان حسابەکەی زۆر قورسە لە لای خوای پەروەردگار، بەڵام گوناحە بچکەکان بە خێر و چاکە و نوێژ و ڕۆژ و عمرەکردن و حەجکردن و ئەمانە ئەسڕێتەوە، بەڵام گوناحی گەورە ئیلا تەوبەی گەورەی گەرەکە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە سورەتی نیساء ئایەتی 31 ئەفەرمێ إن تجتنبوا كبائر ما تنهون عنه نكفر عنكم سيئاتكم وندخلكم مدخلا كريما. خوای تعالی فەرمێ ئەگەر ئێوە بێت و واز لە گوناحە گەورەکان بێنن، ئەگەر ئێوە بێت و واز لە گوناحە گەورەکان بێنن، یعنی گوناحی گەورە نەکەن، ئەوە ئێمە لە گوناحەکانتان خۆشە بین، لە گوناحە بچکەکانتان خۆشە بین، لە سەیئات، و ئەتان شخەینە شوێنێکی زۆر بەڕێز و شوێنێک کە خوای تعالی بۆ ئیمانداران دایناوە، یعنی ئەتان خێنە باشتر. طبعا بەڕێزان، ئەم ئایەتە سەحابە زۆر دڵیان پێی خۆش بوو، مژدەیەکی زۆر خۆش بوو لەلایەن خواوە بۆ ئەصحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بۆ ئیمانداران بەگشتی. حتى ابن مسعود خوای لێ ڕازی بێ، سەحابەیەکی بەڕێزی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەفەرمێ ئەم ئایەتە هي أحب إلي من الدنيا جميعا. أفرمي أم آية لحمو الدنيا للام خوشويسترا. ابن عباس آموزاي بيغمر صلى الله عليه وسلم، حبر أمة زاناي أمتي إسلام، أفرمي درباري أم آية أفرمي هي خير لهذه الأمة مما طلعت عليه الشمس وغربت. أفرمي ئەم ئاەتە بۆ ئومەتی ئیسلام خەیرترە و چاکترە لەوەی کە خۆر لەسەری هەڵساوە و خۆر لەسەری ئاوا بووە، یعنی لە هەموو دنیا خێرترە، چونکە ئاەتە زۆر مژدە بەخشە. خوای تعالی فەرمێ ئەگەر ئێوە گوناحە گەورەکان نەکەن و کەبائیر نەکەن، لە گوناحە بچکەکانتان خۆشە بین و تان خێنە باشتر. چی هەیە لەمە خۆشتر بێ؟ چونکە کەسمان نییە گوناحی بچووک نەکەین، بەڵام ئەتوانین خۆمان بپارێزین لە گوناحی گەورە. لە حەدیثە هاتووە رسول الله ئەفەرمێ صلى الله عليه وسلم، ئەفەرمێ الصلوات الخمس والجمعة إلى الجمعة ورمضان إلى رمضان مكفرات لما بينهن إذا اجتنبت الكبائر. ئەفەرمێ نوێژە فەرزەکان، نوێژی بەیانی بۆ نیمەڕۆ بۆ عەسر، عەسر بۆ مەغریب، مەغریب بۆ عیشا، جمعة بۆ جمعة، ڕەمەزان بۆ ڕەمەزان، هەمووی گوناحەکان ئەسڕێتەوە لەو بەینانە، ئەگەر گوناحی گەورە نەکەی. ئەگەر گوناحی گەورە نەکەی، حەچی گوناحی ترەیە لەو بەینە ئەسڕێتەوە، بەهۆی نوێژ بۆ نوێژ، بەهۆی دەستنوێژەوە، بەهۆی زکرەوە، بەهۆی چاکەیەکەوە، چاکەیە تێ چاکەیەک خراپەیەک ئەسڕێتەوە، یعنی بە کوردیەکەی کەبائیرەکان نەبێ ئەو باقیەکەی إن شاء الله آسانە بە طاعەت و عیبادەت لا ئەچێ.
گوناحە گەورەکان چین خۆشەویستەکان؟ گوناحە گەورەکان هەر شتێ خوای تەعالا هەڕەشەی لێدابێ، هەر شتێ خوای تەعالا هەڕەشەی لێدابێ، یان خوای تەعالا وەصفی کردبێ بە کوفر یان بە فسق یان بە نیفاق، یان ئەوانەی کە ئەنجامێدەن فەرموویەتی ئەمانە ضالینن گومڕان یان عادینن، یعنی لە سنوور دەرچوون، یا وتوێتی مەسەلەن طبعا خوا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم تەنها بەسمان قورآن نیە حەدیثیش فەرموویەتی مەسەلەن ئەو کەسە ئیمانی نییە یان نوێژەکەی قبول نابێ یا زۆر گوناحبارە یان خوا خۆشی ناوێ، هەرچی شتێک ئەم صفاتانەی لەگەڵا باس کرابێ یعنی معنایەوە کەبائیرە، یان هەر شتێ حەدی بۆ دیاری کرابێ یعنی دار لێدانی بۆ دیاری کرابێ، بۆ نمونە وەکو زینا، وەکو دزی، وەکو قەتڵ، ئەمانە کەبائیرن بەڕاستی. جا ئێمە ئینشاء الله ئەگەر خوای گەورەی یارمەتیمان بدە و تەمەنمان درێژکە و عەمرمان باقی بێ، لەم چەند ڕۆژەی ڕەمەزانە هەندێک لەو کەبائیرانە خەینە بەرچاوی بەڕێستان، بەڵکو ئینشاء الله بتوانین خۆمانی لێ بپارێزین و تەذکیرە و یادەوەریەک بێ بۆمان بۆ با ئەو تۆزە ژیانەی کە ماوەمانە لەم دنیایە. یەکەم کەبائیر لەو کەبائیرانەی کە زۆر زۆر گرنگی پێدراوە لە قورآن و لە حەدیثیشە، شەریک قەراردانە بۆ خوای پەروەردگار، هاوبەش بڕیاردانە بۆ خوای پەروەردگار، یعنی تۆ بۆ ئەو خوایی کە خەلقتی کردە لەگەڵ یا هاوبەشێک هاوتایەک بڕیارەدەی. ئەمانە زۆر گرنگن براینە بیزانن و بۆ کەسوکار و خزم و دۆستانیش باسیکەن. شەریک قەراردان بۆ خوای تەعالا دوو بەشە، شەریک قەراردان بۆ خوای تەعالا چەند بەشە؟ دوو بەشە. بەشێکیان پێ ئەوترێ شیرکی گەورە، ئەوە ئەگەر بمری لەسەری ناچیتە بەهەشتەوە و لێبوردنی لەسەر نییە قەطعاً خوا لێت خۆش نابێ. شیرکی گەورە ئەگەر لەسەری بمری و تۆبەت نەکردبێ، إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك. جگە لە شەریک قەراردان هەرچی گوناحی ترەیە خوای تەعالا احتیمالێ لێت خۆش بێ، بەڵام شەریک قەراردان ئەگەر لەسەری مردی بێتی تۆبەت نەکردبێ، خوا پەنامان بدە ئیتر لێ خۆشبوونیتیان نیە. شیرکی گەورە خۆشەویستەکانم جۆری زۆرە، لەوانە بۆ نمونە عەرزتان یەکەم، لەوانە هاوارکردن بە غەیری خوا، یعنی تۆ کاتێ دوعاەکەی ئەپاڕێیتەوە هاوارەکەیتە کەسێکی تر جگە لە خوا. جۆرێک لە جۆرەکانی عیبادەت بۆ غەیری خوا ئەنجامەدەی، حەیوان سرە بڕی بۆ غەیری خوا، یعنی حەیوانێک سرە بڕی بۆ غەیری خوا، یعنی لەبەر خاتر خوا نییە، لەبەر خاتر شکرانەی خوا نییە. ئیسە تۆ حەیوانێک سرە بڕی مناڵێکت لە دایکە بێ مەولودیەکی بۆکەی، یعنی مەولودی مەبەسمان حوتەمە بۆ مناڵەکە ئیکەی کە لە دایکە بێ، ئەم مەولودیەت و بۆچی ئەیکەی؟ ئەم حوتەمە ئەم عەقیقەیە بۆچی ئەەکەی؟ لەبەر ئەوەی ئەڵێی خوایە شکر بۆ تۆ کە ئەم مناڵەت پێم بەخشیە، لەبەر ویلادەی مناڵەکە، لەبەر ئەوەی کەی قوربانی لەبەر چیەکەی؟ لەبەر ئەوەی خوایە سوپاس دەکەم کە یعنی وەکو چۆن بێژی تەمەنێکی ترت پێمدا، ساڵێکی تر ژیانمت، عمرێکی تر بە لاشە ساغیت پێمدا، یعنی ماڵ و مناڵمت پارەست، ئەمە شکری لەبەر خاتر خوایە. بەڵام لەبەر خاتری غەیری خوا بێ بە شەریک قەراردان، هەیە ئەڕوا مەسئولێک تێت، مەسئولێک ئەبینێ ئەڕوا لە بەرەم سەیارەکەی حەیوانێ سەرە بڕێ، هەیە ئەڕوا بۆ لای قەبری پیاوچاکێک، حتا بۆ لای هەر پیاوچاکێک بێت، لە لای قەبری پیاوچاکێکە حەیوانێ سەرە بڕێ، ئەمانە شیرکن. ئەبێ ئینسان خۆی لێ بپارێزێت و ئاگای لە خۆی بێ، نەزر و سەربڕین و عیبادەتکردن و سوجدەبردن و ڕکوعبردن و ئەمانە تەنها ئەبێ بەس بۆ خوای پەروەردگار، نوێژکردن و هاوار پێکردن و داوالێکردن و ئەمە ئەبێ خاصە بۆ خوای پەروەردگار. هەر کەسێکی لەمانە بکە ئەمە شەریک قەراردانە بۆ خوای تەعالا، شیرکی گەورەیشە کە ئەگەر خاوەنەکەی بمرێ ڕۆتە جەهەنەمەوە، لەسەری بمرێ. جۆرێکی ترمانە پێوترێ شیرکی بچووک. خۆشەویستەکانم ئەم شیرکە بچووکە گوناحە، تاوانە، کەبائیرە، ئەبێ ئینسان خۆی لێ بپارێزێ، بەڵام ئەگەر بمرێ لەسەری مەرج نییە،
يعني لوانه احتمال اخوا لي خوش به بلام امش كبائره ابي انسان اگاي لخوي به ام شركه بچوكانه نمونه بو نمونه سيون خواردن بغير اخوا سيون اخوي بشرف هندي كسي الله اخوا بنامم دجا بشرفم عوا وشريكي بو اخوا قرار ده هيا عليه بطلاقم وشريكي بو اخوا قرار ده هيا بقوري نازانم فلان كس بسري باوكم بقوري شهيدان اما حموي شريك قرار دانا بو اخوا تعالى پیغمبر اخوا صلى الله عليه وسلم افرمي من حلف بغير الله فقد اشرك او فقد كفر هر کس يسين بغير اخوا بخوا شريكي بو اخوا قرار داوا كفري كردوا روجي كان امامي لسردمي امامي يعني لسردمي في غمره صلى الله عليه وسلم امامي عمر وكمال للصحابه سنيان بباوك انا خوارد يعني بقبري باوك مان يا بسري باوك مان في غمره صلى الله عليه وسلم فرمي هر کس يسوني خوارد يعني بخواسيون مخايا بيدن بي خوي تعالى بي خوشني يسون بغير خواب ريا كردن تو نيوجكي لبر خاطر ونيوجكي خلق بتبيني روجو اجري لبر خاطر روجو اجري خلق بتبيني شو نيوجيكي يمشوا هل ساعه شو نيوجيت كرديا شونيجي اغلب بويا خيرك زور قوري كس نادبيني بلان تو قرار ناقي كس بيد نزاني يكسر اوي فلانه كس او امشو نازم دني اشتيك حات نازم بخوا دور سعاد وخوا على خير يدرنا كان هل سيام دور كات نيجو كل لو كاتك يوم لت يبو ماسكي شونيجي بويا خيرك زور البرج نكش نازاني لبري من على كان يش نازاني بس الريا كردن لبر خاطر خلق يا لبر خاطر سمعات ناو دركي امشتانه هم هيك يعني بخيره يسهاتي بو مزقوت اگر بو ما بس نيوش بكيتو دي بو مزقوت خلق بيد بزانيه هيك خيري ثانيه پیغمبري خاص الله صلى الله عليه وسلم زور اترسم له للشركي بتشوك قلت يعني اي پیغمبري خاص شركي بتشوك شيء فرمي كابرا كردويه كان لبل خاطر اويك خلق بي بزانيه و يكي كتر لجوركاني الشركي بتشوك كوتاي يعني بابتي ام رومان جولي ترهيا بس امانه بس بو اويك لو انا تان بيستبيان بيخمو بيرتان هر اگر بيستبيتانيش هيك كتر لو انا شوم كردن شوم ها شتيك دوني اتي بري بوشون يك ريبي كبين لسرجع دك هو اخوه تازه مشتكى يا مثلا بونمنا كريش كبيني يعني مثلا اتري يكسرتو بتقد يعني شو متبدرس به او شوم كردن يا فلان كس ابيني درجا يكس يا يك ابجمي هو بخوا تازين يا مثلا عم لنا وخلقها هيا شو مكردن كزور يك لخلقي امرتو شيبوا او شريك قراردان ابو خوا شركي بتشوكا پیغمبر خوا فرمي صلى الله عليه وسلم الطيره شرك سجد بارك له پیغمبر خوا جاء قام البال خمان به بلام درسته مثلا اگر خبري كي خوش ببيني دل خوش بي تفاؤل پیغمبر حزي لك ديني اسلامي شوي خوشه دائما خبرك عن شتي يعني كسك بيني اميد يك دروس به اما اميد دروس بون اما تشاكا بلام بتقطبي لبر خاطري اوي والله فلان دي تنارم بو ايشا جمله فلانه شدبون نار فلانه كس بجمي هو بخوا تعزت التواو ايشا كان اما حرامه وشركه وجناحه دا كرم خوي تعالى لجناح ما نخش به